وەکو شوهرەت و وەکو ناو ئەحمەد عارفم، وەکو ناوی سیانی تەزکەرە ئەحمەد عەبدولکەریم عارفم، لەبەر کاتی خۆی لەبەر هەم لایەنە ئەمنیەکە هەم وەکو هینێکی ئەدەبی ناوەکەم گۆڕی بە ئەحمەد عارف. من لە ساڵی 1953 لەدایک بووم لە گوندی حەساری گەورە کە ئەکەوێتە نێوان شوان و کەرکووکەوە. 6-7 دقەیەک لە کەرکووکەوە دوورە. سەرەتاییم هەمووی لە حەسار تەواو کردووە. تاقیکردنەوەی ئاخر ساڵمان کە لە 6 بووین لە ناحی پردیە تەواو کردووە، چونکە لە حەسار هێن نەبوو، هۆڵی تاقیکردنەوە ئەمانە نەبووە. ئێمە وەکو خێزان 12 خوشک و براین، دوانمان ئێوە خۆش، دەمان ئێستش ماوین. 3-4ێکمان لە دنیای ئەدەب و قەڵەمە قاڵ بووینەتەوە. مەسەن بۆ نمونە کاک حەمەکەریم عارف وەکو برا گەورەمان خاوەنی نزیکەی 200 کتێبی چاپ کراوە. من بۆ خۆم مەجموعە کتێبم هەیە لە وەرجێڕان و لە شعر و لە چیرۆک و لە ئەم شتانە. 12 خوشک و برا بووین. باوکم فەلاح بوو، فەلاحێک بوو کە ئەوەنەی زەوی زار نەبوو بەشی خۆی بکات، ناچار ئیشی جوتیاری ئەکرد بۆ خەڵکانی تر بۆ ئەوەی ژیانی ئێمە هێن بێ. سەردەمێک هاتە پێشەوە لە سکەی قیتار ئەو کاتانە لە گوندەکەی ئێمەوە دەرەچووە ڕۆیشت بۆ هەولێر. باوکم لەوێ دامەزرا، بیرمە بە 5 دینار دامەزرا، بەڵام 5 دیناری ئەو دەمە بە تەکید خراپ نەبووە، باش بووە. کاتێک کە من و کاک حەمەکەریم گەیشتینە مەرحەلەیەک سەرەتاییمان تەواو کرد و ئەمانە کەوتینە کرێکاری لە هاوینانە بۆ ئەوەی هەر نەبێ ئەو مەسرفەی خۆمان کە ئەیکەین لە زستانە ئەو مەسرفە دەربکەین هێن بێ. اینجا هەر وەکو یادگاری بیرەوەریەکی زۆر لای من گەورەیە، وەستاکان هەردووکمانیان خۆش دەویست، لەگەڵمانان زۆر گونجا بوو. ئێمە کوڕی عایلی بەڕاستی مەدحی خۆمان نەکەین، عایلی بە ئەدەب و بە هێن بووین. ڕۆژێ وەستایەکیان وتی من ئەمەوێ بێم بۆ لای باوکتان. نەیوت من بۆچی دێم بۆ لای باوکتان. وتم قەی چێکە فەرموو با بچین لە دوای ئیشکردن لە سەعات 4 بەدواوە دەچین باوکمە بینین. کاتێ هاتینە ماڵەوە دانیشتین و چامان خواردەوە و ئەمانە بە باوکمی وتی کاک حاجی ئەمەوێ ئەم دوو کوڕە بدەی بە من بۆ خۆیان بچن لە شەو خوێندن تەواوکەن. باوکم زۆر ئێمەی پێهێن بوو، پێ گەورە بوو، پێ ئەو بوو کە دەبێ ئێمە مەرحەلەکان خۆمان بێبڕین نەک بە شەو ئەمانە. هەستا سەر پێ بە وەستاکەی وتی منە بینی؟ وتی بەڵێ. وتی من ئێستا شۆرم، تۆ ئەتەوێ لەبەر ئەوەی موچەی مناڵەکانم بدەی، کرێ دەستەکەیان بدەی، ئەتەوێ ئەوانش وەکو من چۆر بن. ئیتر لەو ڕۆژەوە ئێمە ئیشمان لەسەر ئەو چۆریەتێک کرد بۆ ئەوەی کە بتوانین هەم هاوکارێکی باوکمان بین، هەم خۆمان لەو چۆریەتیە ڕزگارکەین کە بە خەڵکی نەخەنەوار ئەوترا چۆر.
ئیتر زەمن هاتوو ڕۆیی ئێمە چووینە کەرکووک بۆ متەوەستەوانە لەوێ من چوومە متەوەستەی باوە گوڕگۆڕ هیچە بوو لە هینەکان جا تقریبەن لە 16 ئەمانە بوو 960 ئەمانە کە چووینە مەکتەبی باوە گوڕگۆڕ ئەمانە 11 ئازاری بەسەرا هات 11 ئازار بۆ ئێمە شتێکی گەورە بوو بە تایبەتی بۆ کەرکووچەکان لەبەر ئەوەی کرانەوەیەکی تیا بوو هەر لەوێوە من لە ڕێگەی خوێندکارانەوە دەستم بە ئیشی سیاسی کرد هەتا بووم بە ئەندام ناوچەی خوێندکاران ئەو دەمە ڕۆژێک مەکتەبەکە خۆی ناوی غەربیە بوو پێم وایە وتیان ناوی مەکتەبەکان ئەکەین بە کوردی هەستان مەکتەبەکەمان ناونا باوە گوڕگۆڕ کە ناومان نا باوە گوڕگۆڕ بە منیان وت وەرە ئەو هینە هەڵواسە ئەو قەتعەیە کە ناوی مەکتەبەکەیە تۆ هەڵیواسە بە بمێنێتەوە بۆ یادگاری ئەوم هەڵواسی و ئەمانە سێرم کرد ئیتر ئەو دەمانە خەڵک فەقیرتر بوو سێرم کرد خەڵکەکە وازانێ من زۆر مەسئول و زۆر گەورم و ئەمانە و زۆر ئەهاتن بۆ لام و کێشەیەکە بوو گرفتیەکە بوو لەگەڵ مامۆستایە لەگەڵ ئیدارەیە لەگەڵ ئەمانەیە هەموو ڕویانەکە دەمن بەردەوام بووین هەتاوەکو هێن تەواو بوو نێوانی حکوومەت و شۆڕش کەوتە شەڕ من هەستام بەدایکەوانم وت من ئەبێ بچمە دەرەوە دایکم زۆری خۆشەویستم حەزی ناکرد ئیتر هەرچی شوێنێ بوو قەنەعەتم پێکردن و چووینە دەرەوە ئۆردوگامان تەشکیل کرد بە ناوی ئۆردوگای شەهید لەیلا قاسم سەردەمێک لە منطقەی ئاغجەلەر ماینەوە لە بناری گەورە دێ ئەنجا دوای ئەوە وردە شەڕێک لە بازیان بوو تەیارەیە کەوتە خوارەوە لە کەڵەشێرە کەوتە خوارەوە بەندە یەکەم کەس چوونە سەر تەیارەکە و هینەکەش نەمردبوو سایقی تەیارەکە نەمردبوو بەڵام کۆپتەری هەمیشە بەسەر سەرمەوە بوو نەیەهێژ بچم بەلای سایقی تیارەکە هەتا هەڵیان گرت و بردیان ئیتر دوای فترێکی مانەوە لە گەورە دێوەمانە کشاین بەرەو ڕانێ و قەڵازێ سەردەمێک لە ڕانێ و قەڵازێ بوون هەتاوەکو دوایی چووینە هەورامان ماوەیەک لە تەوێڵە ماینەوە ئیتر تقریبان بەرەو ئەوە ڕۆیژی تر ساڵ بوو گۆڕێ کاک حەمەکەریم لە هەڵەبجە بوو هەڵەبجە وەزعی ناخۆش بوو لەوێ دەرسێوتەوە هەر بۆ خۆی بە شێوەیەکی تەبیعی وەڵا هینی کرد هەستا ڕووی بۆ دیوی ئێران لە بینی کرماشان و قەسری شیرینە ئۆردوگایەکە و پیانەوە سەرپێڵی زەهاب ئەو گەیشتەوێ منش چوون بۆ لای لە سەرپێڵی زەهاو ماینەوە تقریبا 6 مانگێکمان پێچوو ئەوە نەمانزانی دەنگۆی هەرس و هین پیا بوو دەی ئەم لا ئەولا قەنەعەتەکەی 3 دانە شەو ڕۆژ من بە گریانی دەنجی گریاوم لە ناو خێمەکەیان نەهاتمە دەرەوە نەبۆ ئاو خواردنێ نەبۆ نان خواردنێ نەبۆ شتێک زۆر یادەوەری هەیە زۆر برادەرمان لەگەڵ بووە مەسەلەن غاندی و ئەمانەمان لەگەڵ بوو غاندی دوای ئەمری خوای کرد لە ساڵانەی ئەم دواییە زاهیدی مەلا عەبدوڵڵا خۆمانەمان لەگەڵ بوو هەروان وەکو عایلە هاتبوون ئەو کاتە
سلێمانەیەکان زۆربەیان وەکو عایلە هاتبوون. ئێمەی کەرکووشی من بووم کاکەم بوو جەلیل کاکەوەز بوو جەلیل کاکەوەز شەرعەکە پورجای خۆمان ئەو شەر ئەدیبە لە خێوەتێکا بۆ خۆمان ماینەوە و لەگەڵ ئەو خەڵکا زۆر ئینسیجاممان هەبوو زۆر تێکەڵ بووینەوە ئەمانە. ئیتر ماڵی تری زۆرتیا بوو. ئێستا ژاروبارەیان بینێمەوە کۆمەڵێ ماڵی ڕێکوپێک لە هێن پێش ئەوەی کە بڵێن ببێتە حرەز بێتە پێشەوە ئەمانە لە ئۆردوگایە ژنێکمان لەگەڵا بوو ناوی حەبێ بوو. حەبێ لە چیرۆکانیشما چیرۆشیی بەرئەو کەوتووە. حەبێ لەگەڵ کوڕ و کچەکەیە هاتە بخۆی بێوەژن بوو، بەڵام ئافرەتێکی تا بڵێ سەنگین و معقوڵ و ئازا بوو. ئێمە کەسوکارمان نەیان دەزانی لە شوێن لە هیچ شوێنێکەوە هەواڵ نە ئێمەکە ئەمانزانی کەسوکارمان نە ئەوان ئێمەیان نەزانی. حەبێوتی من لێرەوە ئەچم شارەزای کەرکووک نیم بەس عینوانم بەنێ ئەچمە کەرکووک لە کەرکووک هەتا نەیان دۆزمەوە نایەمەوە. اینجا فعلەن حەبێ قەرزاری کردم چۆ کەرکووک. لە کەرکووک چوو بۆ گوندی دارەمان لەسەر جادەی پردەیە. لەوێ دایک و باوکمی دۆزی بووە. لەوێ تر هێن بوو ئەمانە و دوو ڕۆژ لایەن مابوو. اینجا هاتەوە بۆ لای ئێمە. یعنی ئەمانە هەندێشتن بیر ناچنەوە. ئیتر کە هەرس و ئەمانە هاتوو خەڵک گەیشتەوە شار و ئەمانە دایکم خۆی گەیانە ئێمە خۆی گەیانە منتقی پاوە ئەو ناوە. ئێمەش لە بینی قەسر و کرماشانەوە بەرەو پاوە هاتین و لێ یەکترمان گرت. لێەوە لەگەڵ دایکمان گەڕاینەوە. هەتا هاتینەوە ناو شار تەبعاً تۆ کاتێکە قووەتێکی دەوری 100,000 کەسی زیاترت هەبێ ناچار بیت لە ڕوویەکی دەولیەوە لە کۆمەڵێ ڕێگا و شوێنەوە ناچار بی ئەمانە دەستبەرداریان بیت و چەکیان پێدانیت و بگەڕێنەوە. ئەمە کارەساتێکی ناخۆش و گەورەیە بۆ ملەتێکی وەکو ئێمە بە تایبەتی، چونکە ئێمە تا ئێستا سێبەری خۆمان نەدیەوە بە تەواوەتی. ئەو لەوێ هاتینەوە لەگەڵ دایکمانەوەوانە ماینەوە لە ماڵی خۆمان و دەستمان کردەوە بە خوێندن. جا کاتی خۆی لە تەوێڵە ئیمتیحانێکی 5 پێکردین، 5 ئامادەی. من تازە 4 تەواو کرده بوو نەچوو بوومە 5، بەڵام هەر لێ ئیمتیحانەکەمان کرد سیرمان کرد بۆمان حسابە. لە ئیمتیحان دەرچوین و ئەمانەوە هاتینەوە لە کەرکووک دەستمان کردەوە بە خوێندن. کە هاتینەوە من چوومە مەکتەب سیرەکەم لە 6 دەوامەکەم، یعنی وەکو ئەوەی هەنگاوێک بەهین ڕۆیشت بێتی. لە 6 دەوامیمان کرد و ئەمانە و بزەبەر لە ساڵی 1975 دوای هەرس بە مانجی دوان. هەرس لە مانجی 3 بۆ 4 ئەمانە بوو. من لە مانجی 8 ئەمانە دەرگایەکەم دۆزیەوە پەیوەندیم کرد بە کۆمەڵی ڕەنجەرانی کوردستانەوە. لەوێەوە ئیتر من دانەبڕام لە شۆڕش. من بۆ خۆم ئێستاشی لەگەڵا کەسێکی نەتەوەییم. من ملەتەکەی خۆم قەت هین ناکەم، قەت بەجێ نایەڵم. دوای ئەوە من ئێستا لەگەڵ مەسەلەی ژنگە پارێزی ئەم وڵاتەی خۆمان دەیانجا شەڕم لەسەری کردو لەسەر ژنگە پارێزی و ئەمانە. جا لەبەر ئەوە ئێمە بەرەو کوردایەتێکە کەوتینەوە ڕێ نەوەستاین. ینی ئەو فترە زەمەنەی کە بڵێن دوای هەرس و ئەمانە بوو زیاتر پشوویەک بوو بۆ ئێمە بۆ ئەوی تێ هەڵچینەوە. فعلەن من لەو کاتەیە تێ هەڵچوومەوە هەتاوەکو ئەو ڕۆژەی کە گیرام. من 6 تەواو کرد،
شەشم تەواو کرد جاران وابوو مرکزیان ناوت لە بەغا ئاهاتەوە لە چ جامیعەیە لە چ مەعهەدێ لە چینەوە ناوتە هاتەوە تۆ خاخە نەبوو بەسەرەوە تەقدیمات نەبوو من لە مەعهەدی تەکنیکی سلێمانی ناوم هاتەوە لە بەشی ئیدارەم تەواو کرد ڕۆژێ نامەی تەعینم بۆ هات کە نامەی تەعینم بۆ هات سەیرم کرد لە دیالەوە ئەو ناوە تەعین بوومە پێم هین بوو یعنی من بسمە دیالە بەو پارەکەمە ناتوانم خزمەتی دایک و باوکم کەم نەخۆشم بە تەواوەتی پێی دەژێم ڕۆیشتم بۆ لای مدیر عامی دایرەکەم لە بەغا چووم پێم وت یعنی ئەلحەقی خۆی باسی بوو و ئاشکرا ڕەفیق حیزبی بوو بەڵام شتی چاک هەر چاکە شتێکە بەکەڵکرد بێ هەر چاکە هەر کەسێ بێ لای عەلە تەعین چوومە ژوورۆک ئافرەتێکی لێ بوو وتم ئەمێ چوومە لای مدیر عام وتی هەروە ئاوا وتم هینە ئیشێکم پێێتی و هیچی کە وتی نابێ ئەبێ مەوعیدت هەبێ و ئەمانە و منش یەک تۆس دەنگم بەرز بوو ئەو نەمزانی دەرگای مدیر عام کرایەوە دەرگا کرایەوە بە کچەکەی و دووەرە کچەکە چۆ ژوورەوە ئەمانە و پێوە چێ وتی کابرایەکە ئاوا هاتووە ئەڵێ ئەچمە لای مدیر عام و ئەمانە وەڵا پێوتە بڕۆ یەکسەر بیکە ژوورەوە کە چوومە ژوورەوە پیاوێکی بە هەیکەلی ئەسمەری عەرەبی ئەسڵ جلی حیزبی لەبەر بوو وتی فەرموو وتم وەڵای من مشکلەم هەیە وەڵا کورسی بۆ هێن کردم ئەمانە و داینام جگەرەی هێنا وتم جگەرە ناخۆم یەکسەر چایبان کرد شاهات و ئەمانە وتم من کوڕی کابرایەکی هەژارم تۆ ئێستا تەعین مەکەی بە 24 دینار ئەم 24 دینارە من لە دیالەوە بۆ کەرکووک و لە کەرکوو بۆ دیالە هەر بەشی کرێڕێیەکە مەکە من باوکم هەژارە ئەمەیە هاوکاری بکەم وتی چیت بۆ بکەم وتم لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە ئەمانە لە کەرکوو لە چۆ ئەوە مەکەی مشکلەم نییە وەڵا هەر یەکسەر سجلی سلێمانی دامێ هی وەزیفە و شاغێر بۆمانە وتی ئەمەیان خۆت بگەڕێ خۆشی دەست کرد بەگەڕان لە هەولێرە سەیرم کرد لە سلێمانیا نییە شتێک نەبوو خۆی هێنی کرد لە هەولێرە معمەلی تابووقی فەنی هەبوو لە لای مەخمور پیانۆ قۆڕیتان بە منتقەکە لەوێ وەزیفەیەکی دۆزیەوە بە کچەکەی بان کردوتی هەر ئێستا ئەم کتابە گۆڕ بە کتابێک بۆ قۆڕیتان وڵا ئەمە برای خۆشە بۆ ناکە وەرم گرت و ڕۆیشتم چوومە ئەوێ خرەباڵغێکی زۆر و کرێکاری زۆر و ئەمانە بە کرێکارەکانم وتم مدیرەکەتان چۆن پیاوێکە وتیان ئێستای بینی کە وایەن و لە خۆمەوە گومانم کرد کە پیاوی باش بێ یعنی پیاوی باش نییە خراپە وەڵا چووم و لە دەرگامدا فەرمووی نەکرد هیچ نەوێت فەرمووەمان خۆم دەرگام کردەوە چوومە ژوورەوە سەلامم کرد جوابی نەدامەوە بە عەرەبی دەست کرا قسەکردن منش خۆم نەختێ لێ غەشم کرد ئەمە کەرکووکی و عەرەبی ئەزانم هیچ مشکلەم نییە بە کوردی جوابم دایەوە هەر بە عەرەبی وتی باسی دیان نا وتم ناوەڵە وتی ئەویتە باسی وتم ناوەڵە هاتم بۆ وەزیفە خۆ ئەوم نییە دوای سێرم کرد ئەمە کوردە خەڵکی خانەقینە بەڵام باسیێکی زۆر قۆحە وەڵای تر وتی ئەو هینە لای مندانە ئەو کتابە لای مندانە 2 ڕۆژ مۆڵەتە دەمێ بچۆرەوە بیر بکەرەوە بوویتە باسی وەرەوە نەبوویتە باسی مەیەرەوە بەڵام ئەگەر بوویتە باسیەت کەم بە مدیری هەموو وەحەداتی عمالێ وتم ئەوە من ڕۆیشتم بەڵام یەکتر نابینینەوە
ترجي كم لم تمانا كلامه فشيمان زیندانی سیاسی پێش هەموو شتێ سەبر و بڕوا بەخۆبوونی پێداوم. من ئێستش هەندێک لە ئەو خاڵانەی کە لە خۆما بە ئیجابی ئەزانم هی زمانی زیندانی سیاسیە. من وەکو پێم وتی لە یەکی لە 1970 گیرام لە کوێ گیرام لە ناو بازاڕەکەی ڕەحیماوە پێش مزگەوتی ڕەحیماوە. من ڕۆیشتم و ئەوان لە دواوە بە کلاشنکۆف هۆمانە هینیان لێ کردم و تیان بوەستام 10 ساڵ وتم بۆ چۆ تیانەتە هینەکارن مەرکەزەکارن. وتم باشەوە دایکمەوەە لێرن با پێیان بڕێن و ئەلێ واچینە مەرکەزە بابە ئەوان بۆ تووشی ئەم هیناکەی تووشی ئەم ناخۆشی ئەماناکە ئێستا بەرەوی هەمووی دەدەخەیە. وتم باش کە لە بچەکرام و سواری سیارەیەکرام و بۆ مەرکەز چوومە مەرکەز تەقریبەن دەدەخات چارەک زیاتر دانیشتم هیچ نەکەس لێی پرسیم و نەکەزوتی وەرە نەکەزوتی بۆی لە کوێی چۆن هاتووی هیچ ئەمانە نەبوو. باش ئەو دەدەخە چارەکە سیارەیەکی کرۆنای سپی هاتە بەر دەرگا کە لە بچەیان کردم وتیان سەرکەوت. باش کە لە بچە کراوە سەرکەوتم و چوونە لای مدیرێتی ئەمنی عام. کە چوونە مدیرێتی ئەمنی عام دایانگرتمەمانە و چایشان بۆ هێنام و چاوەڕوان کە چاوەڕوانم کرد و ئەو نەمزانی کابرایشی دەرەجەدار هات پیان و وتیان ئەم پیاوە بۆ لای تۆ هاتووە. ئەویش ئەزانێ بۆ لای تۆ هاتۆ خۆی نەهاتەوە. وەتی باشە چۆ ژوورەکەی خۆی جەرەسێکی لێدا و منیشان بەر بۆ لای ئەو کات چەنە تەقریبەن خۆیدا لە دووی دوای نێوەڕ نان و شتیوام نەخواردووە برسیمە هیلاکەم کە هات و دانیشتم لەگەڵەیە یەکسەر وتی نانت خواردووە. وتم نەوەڵا ناوم لە چۆ خوارد. جەرەسێکی لێدا و جا لەوێوە کەباب دەروێش هەبوو لە حال لە تەنیشتی ئەمنەوە بوو کەباب دەروێش مەشهور بوو لە کەرکووک. وەڵا هەرەوە نەمزانی جەرەسێکی لێدا و یەکی هات وتی بڕۆ یەک نەفەر کەبابی بۆ بێنە. وەڵا کەباب خۆشە چەنێ دڵە ناخۆش بێ کەباب خۆش. وەڵا کاکە نەفەرێک کەباب هاتم 4 6 و تەرتیباتۆمانە و بێ ئێوە ناخۆشە مویم خوارد ئەوە نەم نەهێشتەوە و گەنج بووم. وەڵا دوای ئەوانە دەست کردە پرسیار وتی هەست دەکەم ماڵەکەتان خەڵکی شوێعی زۆرێ بەلاتان. وتم خە شوێعەکەی چیەکە خۆ شوێعی ئێستا لەگەڵ ئێوە تەحالوفیان هەیە جەبهەیان هەیە. دوای ئەوانە کە سوکار من خەڵکی دەرەوەی عایلەم نین کە دێن بۆ لام خۆ دەریان ناکەم. ئیتر ئەم لە ئەو لە پرسیار زۆر هینەکەنەوان چونکە ئەمەنە هەر ئیشیان پرسیارکردنە. وەڵا ئەخیرەن وتی تۆ عەلی کابان چۆنە ناسی؟ وتم هەبا عەلی کابان کرێکاری منە کرێکارە لەگەڵ منە کرێکارێکە من ئەمری پێکەم ئەوە بکە ئەوە بکە ئەوە بکە. وتی ئێ وتی ئەی عەلی ئەڵێ تۆ نامەت داوەتێ بۆ دەرەوە. جا فعلەن من نامەیەکی نێنیمدا بۆ عەلی و چوو بوو تەقریبەن نزیکی ساڵێکش پێچوو لە شاخ ئەنجا گەڕاوەت. بەس باش بۆ نامەکان دێ وەرگرتووە لەوێ. ئیتر زۆریان هێن کردم مدیری ئەمە وتی ئەمەیە بیبینم لەگەڵ ئەو هەموو لێدانوشتە لەگەڵ ئەو هەموو هینە لە خوابەزیاد زۆر بەهێز و بەتوانا بووم بۆ خۆم.
قەناعەتم هەبوو بە کۆمەڵێ لەو شتانە. وەڵا چوینە لای مدیری ئەمن وتی جارێ لێوێ ئەشکەنجەی بدەن، ئەشکەنجەی تەواوی بدەن، ئەنجا بیانن بۆ لای. ئیتر چێبڵ و دار و بەرد کەوتە ئیشی خۆی. دوایی منیان هێنای و لە هینەوەدایان نام. مدیری ئەمن هەستمە کرد پیاوێکی نەختی عاقڵە، وتی تۆ بۆ ئەم کوڕە نارۆتە دەرەوە. وتم گەورم ئەمە درۆکە. وتم من کوڕە هەژارێکم، خەریکی کرێکاریم، من لە ژیانی خۆمە گرمەوە بۆ ئەوی بتوانم پارویە نان زیادە بدەمە دایک و باوکم. وتی ئێ. وتم قسەیەک بکەم پێ بەعیبە لەسەرم حسابی ناکەی؟ وتی ناچی تێ بێڵێ. وتم ئەم زەلامە بەم هەیکەلەوە، ئەنجا پیاوێکی بە هەیکەل بوو، ئەمە ژنێکی هەیە، ژنەکەی جوانە، من وەستای ئەوم، ئەچینە ماڵەکەیان سۆحبەتەکەین، قساکەین، ئەماکەین ئەواکەین. ئەم کابرایە کەوتۆتە گومانەوە لەوەی کە ژنەکەی لەگەڵ منە عیلاقەی هەیە، هاتووە ئەم درۆی بۆ من هەڵەستەوە. مدیری ئەمن ئاوا بیرێکی کردەوە، خۆ ئەمە لە چیرۆکی زۆر معقوڵە چێ، ڕێژی تیاچێ وابێ. وەڵا ئەیتر بەڵام زۆر بەداخەوە نازانم ژنەکە ماوەیان نا، هەر لێرە شەو داوای لێبرنی لێ یەکەم کەشتیوان نەبووە لە بینی ئەمە، هەر نەشم بینیوە ژنەکە. من گەنجێکی هەم کراوە بووم هەم عاشقانە بووم، ینی گەنجێکی هین نەبووم تا حەدێ مردوو. لە ساڵی 1975 یەکەم شێعرم بڵاو کردوتەوە لە جەریدەی هاوکاری. ئەوە یەکەم شێعرم بووە کە نووسیومە، ئینشاڵڵا دیوانەکەم لەگەڵ خۆما بیانایە، تۆ دەنگت نەکردوانەیان خەتای تۆیە. ئەژینە هەندی سوێکتەمە هێنا، ئەگەر بەجێشم لە هێشتا باە بۆم ئەخوێندیتەوە. ئەو شێعرە شێعرێکی جوانە لای خۆم. ئەمە گەڕێتەوە بۆ حەفتاکان، ناوەندی حەفتاکان. ئەو دەمە خوێنکار بووم لە سلێمانی، لە مەعهەدی ئیدارە خوێنکار بووم. سەیرم کرد دنیای سلێمانی جیاوازترە لە دنیای کەرکووک، دنیای سلێمانی کراوەترە، دنیای سلێمانی ئەدەبیاتی زیاترە، کلاسیک زۆربەی لە سلێمانیەوە هاتۆتە پێشەوە. ئەمانە وردە وردە تێکەڵ بووم بە دنیای ئەدەبیات و نووسین. ئەدەبیات ئەگەر خۆی بدەیتێ بەلای منەوە جوانترین و ئەمینترین هاوڕێیە کە لەگەڵ تا ئەمێنێتەوە. من کە ئەوەم هین کرد، دواتر لە سلێمانی مەجموعەیە ترشم هەر لەو شێعرانە نووسی. لێرە چاپخانەیەک هەبوو، کوڕێکی لێبوو، هی خۆیان بوو، ناوی وشیار بوو. چاپخانەکە چاپخانەی قەفتانیان پێویشتێ لەو بابەتانە، بەڵام وشیار بڵێن سەرپەرشتیە کرد. ڕۆژێ ئاوا 15-20 لاپەڕەیەکم شێعر بۆ هین کرد بە ناوی کودەتایەک لە پایتەختی دڵێکی شێتە. ئەمەم بەروتم وشارجان ئەمە چاپەکرێ؟ وتی من لەسەر حساوی خۆمە چاپ. وتم ماڵاوە. ئەوە یەکەم بەرهەمم بوو کە چاپم کرد. ئیتر کە
زیندانم تەواو کرد و ئەمانە ئەمە پێش زیندانم تەواو کرد تەمان لە ڕێگای عەفواتەکە لە ڕێگای شێخ قادری شوێسەوە بۆ ئێمە درا لەوێ کە دەرچووم لە ئەبوو غرێب چوومەوە ماڵەوە لەگەڵ دایکموانە دانیشتین تەکبیرێکم کرد وتم من ناتوانم لەلاتان بمێنمەوە ئەگیرێمەوە ئێدامە کڕێم وتیان باشە باوکم ئێوارە هەستا وتی بەیانی زوو ئەڕۆین بۆ سلێمانی ئێمە لە سلێمانی نامەی چکلێتیم هەیە هێنم کردن و ئەمانە وتم و نامەیەم بۆ حازرکەن کە چوینە ماڵی دۆستێک ناوی ئەحمەدی مەلا ڕەزایە ئەحمەدی مەلا ڕەزا ئابڵاخین ماڵەکەی لە سەر چنار بوو چوینە لای ئەحمەد پەروینی ژنی پێم وابێ شفتەی بۆ کردوین ئەو ئێوارەیە نان خوراو ئەمانە بە هەورازەکەی سەرچنارەکە ئاچێ بۆ دیوی گاپیڵۆن لەوێەوە من ڕۆیشتم و باوکم گەڕایەوە بۆ کەرکووک لەوێەوە بەرەو چوە بەرەو نازەنگ چوومە ناوزەنگتر مەسئولیاتەوە پێشمەرگایەتیەوە ئەم شتانەیە بەڵام پێش ئەوەی بچمە بڵێن ناوەندی کۆمەڵە لەوێ ئاوا تەمەشایەکەم کرد لە بنارێکەوە ڕێگایەکە دوو کەس ڕۆن جوان دیقەتمدا سێرەکەمی چیان کە حەمە کەریمە برامە نەمەزانی لە شاخە یەکێکشان حەمەی مکری بۆ خوافیکە وەڵای تر وازم لە ناوەندیەکەی هێنا ڕام کرد بۆ لای ئەوان لعمري ما أسريت